وەڵام من لەبەر ئەوەی لەبەر هیچ کە ساڵی ئەو دەوەرێ بەردەڕەش باران کەم دەباری ساڵانە ئەو زەومە ڕەشەی بەکاردێنین لە بە هاساکاری کە ئەوەکەمان باش بیتن زەخیرەکەمان باش بیت. وەڵا بۆ پاقل دادنین بۆ گەنم دادنین بۆ گەنمە شامی دادنین بۆ ئەو شتانە بەکاردێنین ئاشۆرەکەی ساناتر دەکات. یعنی لەوەی خۆشترە کات و بە ئەو ئاوای بەردەی عەردی و ئەوە بیتن و هەندی ئەو مەڕەشەیە قفلەکان دادنین و قفلەکان دەگۆڕین و لۆمە ساناترە مەڕەشەکە. بەرێ وەڵام مەسرەفێوی زۆرن بەس لۆمە هەر ئەوها باشترە ئەگە کەم بارانیش بیتن ئەمە زەرەر نابین ئەگەر لەخۆ ئەو شتەیەوەکەین ئەو مەڕەشە بدەنێ ئیشێ و ئیش پێ بکەین. والله تقریبا ئەوە ئەگەڵ عەردەی هەموو بەکاربینەوە کەم تقریبا باید 2 ملیۆن 2 ملیۆنی ئەو مەڕەشە بۆ ڕی دەوێت. والله ئەو زەماگە زۆریش بین مەجبورین دەبی هەر ئەوە بکەین ئەگەنا خەسار دەبین. زیاتر بۆ دەغلی بۆ گەنمی و بۆ گەنمە شامی زیاتر بەکاردێنین بەخۆی گەلک بیریانێدا لەو هەقارەی لەسەرەوە بیریانێدا بەس بەڵام ئەمە لە زێماندانایە و مەعاویلەشماندانایە و بۆ ڕەش مەعافر کردیە و ئاوەکەمە هیناتی ئێرانە و ئیش پێ دەکەین تقریبا 20 گوندەك دەبن لەسەرەوە ئاوی هەتا دەچیتن ئیش بەو ئاوی دەکەن و ئەو زەی گەورە پێ دەڵێن وەڵا وەکو خاروکە و دا لە ڕێ و بەنێنانە و بشیریانە و لەسەرەوەی مەشت چەمەیە و بێ لە ڕەشە و وسمەلیانە و هەتا دەچینە گوندانە هەموو دەسەرە و ئاوەی ئیش پێ دەکەن ئێمە مەڕەشەی بەکاردێنین تقریبا 4-5 ساڵ دەبی ئەمە و ئیشێ دەکەین و ئەو مەڕەشانە بەکاردێنی و شەکەی پێ دەکەین بە زۆری لە هەولێر دەکڕین لە ڕۆڤێ دەکڕین